پێشبینی دەکرێت ئاستی هەژاری لە عێراقدا لە ساڵی 2016 بگاتە سەروی ڕێژەی لە سەداسی و بەهۆی سیاسەتی حکوومەت بۆ کەمکردنەوەی خەرجیەکان باری سەختی ژیانی هەژاران زیاتر قورس دەبێت. صادق محەنە سەرۆکی لیژنەی کار و کاروباری کۆمەڵاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بەهۆی دابەزینی نرخی نەوت و سیاسەتەکانی حکوومەت بۆ کەمکردنەوەی خەرجیەکان پێشبینی دەکرێت ڕێژەی هەژاری لە عێراقدا بگاتە سەروی لە سەداسی، هەروەها بە بەراورد لەگەڵ ساڵانی 2015دا ڕێژەی بێکاری زیاد بکات بە تایبەت لە دوای ڕاوەستانی جێبەجێکردنی سەدان پرۆژەی خزمەتگوزاری لە چەند پارێزگایەکی عێراقدا. سەرۆکی لیژنەی کار و کاروباری کۆمەڵاتی ئەنجومەنی نوێنەران هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بێکاری گەڕاندەوە بۆ زیادبوونی ڕێژەی ئاوارەیی و پەرەسەندنی شەڕ و پێکدادانەکان لە نێوان هێزەکانی ئاسایش و تیرۆریستانی داعش لە ناوچەکانی باکوور و خۆراوی عێراقدا. بەپێی دوایین ئاماری ڕێکخراوە مرۆییە بیانی و ناوخۆییەکان ژمارەی ئەو کەسانەی کە شوێنی نیشتەجێبوونی خۆیان جێهێشتووە لە عێراقدا و لە دۆخێکی قورسدا ژیان بەسەر دەبن گەیشتووەتە 3,200,000 کەس. یاسای بودجەی ساڵی 2016 عێراق بڕی 105 تریلیۆن و 800 میلیارد دینار خەرجی لە خۆ دەگرێت و ئاستی کورتێنانیش دەگاتە 24 تریلیۆن دینار و زۆربەی ئەو کورتێنانەش بە قەرز پڕ دەکرێنەوە و خەرجیەکان بە شێوەیەکی بەرچاو کەم کراونەتەوە. بەپێی دوایین ڕاگەنراوی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی عێراق ڕێژەی بێکاری گەیشتووەتە سەروی لە 46 ژمارەی دانیشتوان و ساڵانەی زیاتر لە 300,000 گەنج دێنە ناو بازاری کارەوە لە کاتێکدا کە لە بنەڕەتدا ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان بەدەست بێکاریەوە دەناڵێنن. بەپێی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی هەژاری لە ساڵی 2014دا تەنها لە 90 بووە، بەڵام بەهۆی دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش ئەو ڕێژەیە بۆ سەروی لە سەداسی بەرز بۆتەوە و هەندێکیان لە ئەو پەڕی هەژاریدا دەژین.